پەرلەمان دەکەین کە بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆ بخوێنێتەوە. فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی بورگەکانی یەکەم دووەم سێیەم لە مادەی 16 بورگەی سێیەم لە مادەی 18 و مادەکانی 47 48 52 55 56 57 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بڕیاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 9 ئاسایی خولی بەهارەی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێش نوڕۆ ڕۆژی یەکشەمە ڕێکەوتی 36 2019 بەم شێوەیە بێت. یەکەم درێژکردنەوەی خولی بەهارەی ساڵی یەکەم لە خولی هەڵبژاردننی پێنجەمی پەرلەمانی کوردستان بە پێی بورگەی چوارەم لە مادەی حوتی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. بەڕێز سکرتێری پەرلەمان پوختەی کۆنووسی دانیشتنی ژمارە 8 و ناوی ئامادە نەبووان بە مۆڵەت و بێ مۆڵەت بخوێننەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارە 8 ئاسایی ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 11 6 2019 بەم شێوەیە خوارەوە بوو. 1 دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. 2 خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمانی کوردستان. 3 دەستپێکردنی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. 4 داواکردنی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لە لیستی براوی خولی هەڵبژاردننی خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە دەستنیشانکردنی پاڵێوراویان بۆ پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران. 5 دەنگدان لەسەر ناوزەتکردنی بەڕێز مەسرور مەسعود مستەفا بارزانی بۆ پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە 89 دەنگ لە کۆی 97 دەنگ لە پەرلەمانتارانی ئامادە بوو. 6 کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراویان بەبێ مۆڵەت ئامادە نەبوو بۆ دانیشتنی ژمارە 8 ئاسایی خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە بڕواری 11 6 2019. 1 باڵام بۆ محەممەد عەلی مۆڵەت. 2 ڕووپاک ئەحمەد ڕەحمان مۆڵەت. 3 سۆران عومەر سەعید مۆڵەت. 4 شایان کاکە ساڵح مۆڵەت. 5 عەبدولستار مەجید قادر مۆڵەت. 6 هەورەمان حەمەد شەریف مۆڵەت. بایکۆتکردنی فراکسیۆنی نەوەی نوێ بەپێی بورگەی حوتەم لە مادەی 23 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق بە ئامادە نەبوو هەژمار ناکرێت. بەڵێ. زۆر سپاس بەڕێز سکرتێری پەرلەمان. ئێستا دەست بە جێبەجێکردنی بورگەی یەکەم لە بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆمان دەکەین. ئەندامانی بەڕێزی پەرلەمان سەرۆکی پەرلەمان داوا دەکاتن کە خولی بەهارەی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە پێی بڕگەی چوارەم لە مادەی حوت لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بۆ ماوەی 15 ڕۆژ درێژ بکرێتەوە بە مەبەستی ڕایکردنی ئەو ئەرکانەی کە پێویست بوو لە خولی گرێدانی لە وەرزی گرێدانی یەکەمدا تەواو بکرێن. ئەوەی ڕەزامەندە لە سەرداوای سەرۆکی پەرلەمان کە 15 ڕۆژ خولی بەهارە درێژ بکرێتەوە بە مەبەستی ڕایکردنی ئەو ئەرکانەی کە پێویستە ئەنجامیان بدەین تکایە دەست بەرزکاتەوە. دەنگدانە نقطە نظام وەرناگیرێ. زۆر سپاس. ئەندامانی بەڕێزی پەرلەمان 84 پەرلەمان ڕەزامەندە کە وەرزی گرێدانی یەکەم ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ ماوەی 15 ڕۆژ درێژ بکرێتەوە. بەم جۆرە کۆتایی بە دانیشتنەکەمان دێنین. زۆر سپاس.